لە شاری سلێمانی ساڵیادی شێدکردنی هەردی فاروق کە کۆتا شەیدی خۆپشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بوو بەرز ڕاگیرا کە سوکاری شەیدان داوا لە دەنگدەران دەکەن جارێکی دیکە دەنگ بە دەسەڵاتی یەکێتی و پارتی نەدەنەوە و کەسانی دەستپاک و شایستەش بکەنە نوێنەری خۆیان لە پەرلەمانی عێراقدا. بەس ڕۆژیە ئەگەر ئەم خەڵکە بەس بە قسەی من بکە بەس ئەمجارە بە قسەی من بکەن دوای ئەوە نییە بە بەرد سەری من پانکەنەوە بەس ئەمجارە بە قسەی من بکەن دەنگ بن گەورە بچووک ژن و پیران دەنگ بن بەس دەنگ بن بەو کەسەی نییە کەسبینی ئەتوانێ بەر ڕووی ئەم دەسەڵاتە گەندەڵە قسە بکە نەک 4 ساڵەکەی تاوکە و مانگی بە 8 ملیۆنەکە و ئەو خەڵکەش لە ڕزا لەدابێت بەس ئەمجارە بە قسەی من بکەن ڕزگارمان کەن کاکە ڕزگارم با بە ئەسوودەیی بمرم بە ئاسوودەیی بمرم کاکەژە ئازادی کە بکاتەوە بەفی شەک کە ئەو گەنجە خێر لە خۆ نەدیوانە کە هەر یەک 1000 دیناری لە جیرفاندا نەبووە کە هاتۆتە سەرجادەکە لە سەر شۆستەکەی کە خوێنیان ڕژاوە بۆیە تکال لێ دەکەم وەک دەنگ ئاگال لە دەنگەکەی خۆت بێ دەنگ بدە بە حەق خوای گەورەش پشت و پەنای هەموو لایەکە. زۆر سپاس مامۆستا عەلی باپیر بۆ ئەو نەوە شەریفەی کە پەروەردەت کردوون زۆر سپاسانەکەم و کە سوکاری شەیدان وەفاداری خۆیان بۆ هەوڵ و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی ئەندامانی پەرلەمان و حکوومەت و دەستگا ڕاگەاندنەکانی دەخەنە ڕوو هاوکات کارگێڕی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ڕایگەیاند هەمیشە لەبەرەی گەل و دژی ستەم و زۆرداری دەوەستنەوە داواش لە دەنگدەران دەکات با دەنگەکانیان سزای حیزب دەسەڵاتدارەکان بدەن. ئێمەش و ئەو خەڵکەشکە گوێی لە دەنگمانە بچنە سنووقی سەر سنووقی دەنگان بۆ دەنگان بەو خەڵکەی کە ئەتوانێت گۆڕانکاری بکات چاکسازی بکات ئەو خەڵکی کە پێی ئەوەندرێ گەندەڵکار و زاڵم و ستەمکار وەلانێن. سوپاس بۆ خۆیان وەکو کۆمەڵی ئیسلامی سەربەرزین توانیمانە لەگەڵیانە بین لە خزمەتیانە بین کە ئەمە جێگای فەخرە کە ئێمە لەگەڵ ئەم خۆشەویست و ئازیزانین. یادی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی جیاواز لە یادەکانی دیکە خاڵی بوو لە تاجە گوڵینەی بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان تەنانەت کەناڵەکانی ڕاگەیاندنیش ئامادەنین بەشداری یادەکانیان بکەن هاوکات پارێزگاری سلێمانی ڕای دەگەێنێت دەبێت هاوڵاتیان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بە دەنگەکانیان گۆڕانکاری دروست بکەن. ئەم ڕۆژە لە ساڵی ئایندەیە ئەو ڕۆژە بێ کە خوێنی شەیدەکان بوو بێ بە ڕەنگی ڕاستەقینەی هەڵبژاردنەکان بوو بێ بە دەنگی ڕاستەقینەی ئێوە بوو بێ بەو هێمایی ئێوە لەسەر نەخشی کاغەزەکانی دەنگدان و سنووقەکانی دەنگدان دایانێن بۆی شارڕێگای گۆڕانکاریەکان بە خوێن نەبێ. هەردی فاروق لە خۆپشاندانەکانی حەڤەی شوبات لەلایەن نێزەمنیەکانی سلێمانیەوە بە فیشەک بریندار دەکرێت و پاشمانەوەشی لە نەخۆشخانە و بەهۆی سەختی برینەکەیەوە لە ڕۆژی 21 نیسانی ساڵی 2011 شەهید بوو لە دوای 7 ساڵ لە شەیدکردنیان هێشتا کەیسی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی یەکلایی نەکراونەتەوە هەروەها تەقەکەر و بکوژانی شەیدانیش نەبراونەتە بەردەم دادگا و بە سزا نەگەێنراون کە سوکاری شەیدانیش دەڵێن پارتی و یەکێتی بکوژانی ڕۆڵەکانیان ڕادەستی دادگا ناکات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.